کوردستان کاکسەرۆ پرسیارم کرد لەسەرەوەی کە ئەگەر وەزیرەکان مدیر عامەکان هەموو حیزبەکان خەڵکی گەندەڵیان هەیە و لە ناو حکوومەتدا کار دەکەن بەرپرسیارەتێکە کە ئیجراعەت نەکراوە بۆ کەسی یەکەمی ناو حکوومەت ناگەڕێتەوە؟ بۆ تەجربەی بزوتنەوەی سیاسی شۆڕژگێر دەگەڕێتەوە کە بە چڵێسی ملی لە سامانی ئەم وڵاتەنە کە خۆی فێر نەکرد کە ڕێگاشی بۆ پسپۆرانی شارەزان نەکردەوە. ئێستا وەختی هاتووە ئەوەی من ئەڵێم بۆ تێکدان نییە، بەڵام ئێمە لە وڵاتێک ئەژین کارزان چەند ئەندامی قیادەمان لە حیزبەکان هەیە بە پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوشەوە بە شێوەی جیاجیا کە خەڵکی زۆر ئاسایی بژیان بە تایبەتی لە ناو سێ حیزبدا واتە پارتی یەکێتی گۆڕان کێ هەیە دۆڵەمەند نەبێ لە قیادە جاریەکەم ئەنجا دوایی وەرە دەوروبەرەکانیان کاکە دەبێ لەگەڵ ئەم بارودۆخە زۆر ڕازگۆ بین. ئەمە بەمانای تێکدان و ڕوخان نییە، ئەمە نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی و پێشدان بەڕێز مام جەلال و هەمویان زۆر بەهاش لە منوت و باشتر باسیەکەن ئەیزانن ناوەکانی ئەزانن واقعەکە بە گشتی پرۆسەیەکە کە زۆر بە خراپی لە ڕووی مالیەوە هاتووە وەسەر